بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات، فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر، وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين، فمن تطوع خيرا فهو خير له، وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان، فمن شهد منكم الشهر فليصم، ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر، يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر، ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. ئەزیزان و خۆشەویستان، خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێ لە قوتابخانەی کۆشش لە بەرنامەی ڕەمەزانی کۆشش پێتان گەیشتینەوە. ئەم بەرنامەیە هەموو ڕۆژانی هەینی لە مانگی ڕەمەزانی پیرۆز پێشکەشتان دەکرێت. ئێستاش دەچینە خزمەت مامۆستا مەناف بە پێشکەشکردنی چەند وتەیەک لەسەر مانگی ڕەمەزانی پیرۆز. بەناوی خودای پەروەردگار، درود بۆ گیانی پاکی خۆشەویست صلی الله علیه وسلم بە بۆنەی هاتنەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان، پیرۆزبایی دەکەم لە مسلمانانی جیهان و لە تایبەتی مسلمانانی کوردستان و مامۆستا و قوتابیە چاوگەشەکانی قوتابخانەی کۆشش و داواکارم لە خودای گەورە ئەم مانگە مانگی خۆشی و ئارامی و ئاشبوونەوە و خۆشەویستی بێتن و بە ڕۆژیبوون لەم مانگە ڕەمەزان بە ڕۆژیبوون لە مانگی ڕەمەزان فەرز کراوە لە ساڵی دوی کۆچی کاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەکەوە هیجرەتی کرد بۆ مەدینە و پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیانیدا 9 ساڵ بە ڕۆژی بووە و خودای گەورە دەربارەی ئەم مانگە پیرۆزە دەفەرمێتن: شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس والبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصم. واتە مانگی ڕەمەزان ئەو مانگێک کە قورئان تێدا دابەزیوە و هاتوتە خوارەوە و قورئان ڕێنمایی مسلمانان دەکاتن و جیاکردنەوەی ڕاست و ناڕاست و حەق و ناحەق لە یەکتر و ئەو جا هەر کەسێک لێوە ئەم مانگەی بینی و ئەم مانگەی بینی دەتوانی لەم مانگەدا بە ڕۆژی بیتن و بەگشتی کتابە ئاسمانیەکانی تر و بەگشتی کتابەکانی ئاسمانی لە هەموو ئاینەکانی تر کە دابەزین ئەو تەورات و زبور و ئنجیل و ئەوانە کە پێشتر دابەزینەوە پێش قورئان هەمووان لە مانگی ڕەمەزان دابەزینەوە. هیچ گومانێکی لەوەدانە کە لە مانگی ڕەمەزان دابەزینەوە پێش قورئان و هەروەکو چۆن قورئانش لە مانگی ڕەمەزان دابەزیوە و لەبەر گەورەی ئەم مانگە خوای گەورە بە ڕۆژبوونی تایبەت کردووە بە مانگی ڕەمەزان و بە ڕوکنێک لە ڕوکنەکانی ئیسلامیش دانەوە، پایەک لە پایەکانی ئیسلامە کە دەکاتە پایی چارەمی ئیسلام و مانگی ڕەمەزان شەوێکی بەخێرترە لە 1000 شەوی تر. مانگی ڕەمەزان شەوێکی بەخێرترە لە 1000 شەوەکانی تر و ئەم مانگی ئارامیە و ئارامگرتنیش هەمومان دەزانی مانگی ئارامی و ئارامگرتنیش پاداشتی بەهەشتە و قوتابیە چاوگەشەکان، قوتابیە خۆشەویستان. مانگی ڕەمەزان لای هەمووتان دیارە مانگی ڕەمەزان سەرەتایەکەی ڕەحمەتە و ناوەڕاستەکەشی لێخۆشبوون و مەغفیرەتە و کۆتاییەکەشی دەربازبوونە لە ئاگر و قورتاربوونە و هەموو
کردەوەیەک هەموو کردەوەیەک بەنی ئادەم بۆ خۆیەتی هەرچ کردەوەیەک تۆ بکەی بۆ خۆتە خوێندن بۆ خۆتە هەر کارێکت کە دەکەی بۆ خۆتە بەڵام ڕۆژی مانگی ڕەمەزان بەو شێوەیە نییە خدای گەورە لە حەدیثێکی قوسی دەفەرمێتن هەموو کردەوەیەکی بەنی ئادەم بۆ خۆیتی تەنها ڕۆژوو نەبێ ئەو تایبەتە بە منیش خۆم پاداشتەکەی دەدەمەوە ئیلا الصەوم فهو لي وأنا أجزي به ڕۆژەکە بۆ منە و منیش پاداشتی ڕۆژەکە دەدەمەوە وەزانە لە خزمەتی وشەی ڕەمەزان زۆر خزمەتیان کردووە و دەستەواژەی ڕەمەزانیان شی کردوتەوە لە دەستەواژەیەکە وشەی ڕەمەزان پیتەکانیان شی کردووە ئەوها دادەنێن لە وشەی ڕەمەزان ڕائەکە ڕەزامەندی خوای گەورەیە میمەکە مەغفیرەتە مانێ ئەوەیە دەبێتە جێی لێ خۆشبوون خدای گەورە لە تۆ وەضادەکە زەمانە کەسەکە لە زەماندا لە ئەمانەتدایە ئەلیفەکە ئەمانە ئارامگرتنە نونەکە ڕەمەزان بۆ ئەوە دەبێتە نور و ڕەحمەت و بە شێوەیەکی گشتی ڕەمەزان مانگی پاکردنەوەی دل و دەروونەکانە ڕەمەزان خۆمەشغولکردنە بە عیبادەت و تاعات و ذکر و تەراویح و نوێژ و شەو نوێژ هیدایەتی ڕەمەزانەوە کە دەزانین ها ئەوە گوناح و تاوان و ئەوانەی کە ئێمە دەکەین لە ئیدەی و لە ئەوانە کە لە جێگان چێندەرە جێگیان دڵە ئەوانە جێگان دەبیتە دڵوەخوای گەورەش تەماشای دڵەکان دەکاتن بۆیە دەبی هەر لە سەرەتای ڕەمەزانەوە ئەو دڵە پاکەینەوە ناهێنین وەک ئەو کلێنسە لێ بێت بارەکەی قورسبی دوایە تووشی چارەسەرخانە بی و دوایە دلت تووشی مردن بیتن وەلە کۆتاییش دەرێم هەر وەکو سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویانە کە بەر لەوەی 6 مانگ 5 مانگ جاروەیە مایە کە بگاتە مانگی ڕەمەزان دەیان گوت اللهم بەلیغنا ڕەمەزان خوای گەورە بمانگەینی ڕەمەزان خوای گەورە پاداشتی ماوەستا بداتەوە بەڕاستی زۆر بە جوانی باسی مانگی ڕەمەزان و پاداشتی مانگی ڕەمەزانی کرد ئەزیزان هاتینە کۆتایی بڕگەی دووەمی بەرنامەکەمان ئێستاش دەچینە بڕگەی سێمی بەرنامەکەمان کە پێک هاتووە لە چەند پرسیار و وەڵامێک پرسیاری یەکەممان who is the last prophet in Islam کۆتا پێغەمبەر لە ئاینی ئیسلام چێیە ئاریا پێغەمبەرمان محەممەد درودی خوای لەسەر بی زۆر باشە دەست خۆشی پرسیارەکە ڕاستە پرسیاری دووەممان which city is known as the birthplace of Prophet Muhammad صلى الله عليه وسلم کامە شار پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم تێیدا لەدایک بووە دەتوانم هەڵبژاردنیشتان بدەمێ مەدینە مەکە بەغداد مەسر شاری مەکە مەکە تاڵ وەڵامەکەت ڕۆژ In which month do Muslims fast from down until sunset? لە کامە مانگ مسلمانان بە ڕۆژی دەبن هەتا خۆراوە بوون بەڵێ لە مانگی ڕەمەزان دەست خۆش وەڵامەکە زۆر ڕاست Who was the mother of Prophet Isa عليه السلام مەریەم دەست خۆش وەڵامەکە زۆر ڕاستە پرسیاری پێنجەممان سەبارەت بە مانگی ڕەمەزان مانگی ڕەمەزانی پیرۆز لە ساڵی چەندی کۆچی فەرز کرا لە ساڵی 446 نەخێرکەڵم وەڵامەکە لە ساڵی 1446 1432 ئۆکەی تەڵە بەشکە وەردەگرین وەڵامەکەی ڕاز نەبوو لە دوی کۆچی ساڵی فەرزکرا دوی کۆچی دەست خۆشوی وەڵامەکە زۆر ڕاستە وەڵێ زان و خۆشەویستان بڕگەی سێمان کۆتایی پێهات دەڕۆینە بڕگەی چارەم کە پێکاتوە لە وتنی چەند سرودێک لەلایەن ئەو تەڵەبە خۆشەویستانەوە و بەو بڕگەیە کۆتایی بە بەرنامەی ئەم هەینیەمان دەینین و ئینشاءڵڵا هیوادارین لە هەینیەکانی تریش چاوتان لەسەر پەیجی کۆشش بێ خوای گەورە تاعات و ڕۆژی هەموو لایەک قبول بکە مژدەبێوە مانگی ڕەحمەت هاتەوە مانگی خێر و چاکەکاری هاتەوە مژدەبێوە مانگی ڕەحمەت هاتەوە مانگی خێر و چاکەکاری هاتەوە مانگی دڵنەوەی موسڵمانانە مانگی لێخۆشبوونی باوەڕدارانە مانگی دڵنەوەی موسڵمانانە مانگی لێخۆشبوونی باوەڕدارانە خەڵکی نەسۆ ڕێز لەم میوانە بگرن کەم تەرخەمی مەکە